هەر لەسەرم بابەتە ئێمە گفتوگوی زیاترەکەین بۆیە میوانداری بەڕێز دکتۆر جەبار گۆرانمان کردووە بەڕێزیان پسپۆڕی دارایی و تەبێژی بازاڕی دراوی سلێمانیان ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بن دکتۆر سڵاوت لێبێتم کاتت باش خۆت لە ناو بازاڕەکەی و ئێمەش باسمان کرد جیاوازی ئەم دوو دۆلارە چییە کە تەنها ڕەنگەکەیان جیاوازە ئەمەیان 2006 ئەمەشیان تازەترە کە دەرچووە بۆچی لە عێراق و لە هەرێمی کوردستانە بەهاکەی گۆڕانکاری بەسەرایە هۆکارەکەی چییە؟ وڵا سەرتا بە نای خۆی گەورە سڵاوتان لێ بەم کاتان باش دیارە وەکو بەڕێستان لە ڕاپۆرتەکەش ئاماژەشتان پێەیە دۆلاری سپی بێ شین بێ نازام هەر ڕەنگێکی تر بێ خۆی گرنگ لە خودی وەرەقەکەیان نییە گرنگ لە بەهای ئەو دراوایە چونکە تۆگە هەر پێناسێکی زانستی بۆ دراو بکەی ئەڵێ لیگڵی پێپەر ئەکسێبت بای پەبلیک باشە کاغەزێکە لەلایەن حکوومەتەوە مسادقی لەسەرکرێ و لایەن خەڵکو هاوڵاتیان و بازرگانەکانی شۆ مامەڵی پێوەکرێ بەڵام بەداخەوە هەندێک جار ئەم میشکلاتانە دروستە بێ هەم لە بازارەکانی هەرێمی کوردستان و هەم لە بازارەکانی عێراقیش ئەتوانم بڵێم ئەکسەرێتی کێشەی ئەم گۆڕانکاریانە لە نرخی دۆلاری کۆنونیە و تەنانەت فیئەی 50 و 20 ئەمانە ئەکسەریتی بانقەکان دروستەکەن بەتابەت بانقەکانی عێراق تەمان ئەم کێشەیە دەمێکە هەیە بەڵام ئێمە وەکو بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی سلێمانی کە نزیکە 853 کۆمپانیا و نووسینگە و منفەزە حالێکی وەسەطمان دۆزیەوە کە چارەسەری ئەمە بکرێ ناکرێ هاوڵاتیەک بۆ نمونەگەر 3000 دلاری سپی لابێ لە بازار نرخەکەی کەمترکە بۆ ئێمە حالێکی وەسەطمان دۆزیەوە بە ئامادەبوونی هەموو ئەنجومەنەکان و لانی پەیوەندیدار و ئەمانە بۆ 10,000 دلار بڕیارماندا 3000 دلاری سپی بێ بۆ باقیەکەی تریشی شین باشە دکتۆر پێشەوەی ئێوە ئەم چارەسەرە بدۆزنەوە هۆکاری چی ینی پاسا و بیانووی بانقەکان چییە بۆ وەرنەگرتنی چۆن ئەبێت بانق ئەم کێشەیە دروستکە لە ناو شەقام و لە لای هاوڵاتی بۆچی لە بانقەوە سەرچاوە بگرێت ئەزانی چۆنە ئوستاز فەنکشنەکانی بانک چییە؟ ئەوەیە بەڕاستی پێویستە بەدەم هەموو داواکاریەکان و تەڵەبیاتەکانی هاوڵاتیان و بازرگانەکانەوە بچێت ئەگەر دۆلاری یان دینار پارچە پارچەش بوو بێ بە شەرتیان ڕقەمەکانی ئەم سەراوسەری ما بێکەوە ڕفرانسیەک وایە لەسەرێتی پێویستە ئەو دراوە بگیرێتەوە بەڵام بەداخۆم بانقانە زۆریەکان کردویانە بە بزنس لە چەند ساڵی ڕابردووە هەستان هەندێک لە بانقەکان لە یۆرۆی ئەوروپی لە فیئەی 500 و 150 نرخێکان دروستکران فەرقێکی زۆریان دروست کرد بۆ 10,000 یۆرۆ نزیکەی 100 یۆرۆ فەرق دروست بوو بۆیە بەشێک لە بانقانە هەڵەسان چیانە کرد بڵین ئەم یۆروانیان بە کەمتر وەرەگرتەوە ئاهاتن لە بازاری موازی بازارەکانی ئاڵوگۆڕی دراوە ئەفرۆشان ئێمە بوو بۆ جۆرێک لە بزنس ئەمەش هێشتا لەم بانقەکانی عێراق و هەرێمی کوردستانی ژماوە کە بەڕاستی میشکلاتانە دروستەکەن جامە تەنها لە 100 دلاری ئەمریکی نیە تەنانەت لە دیناریشە ماوەیەکی زۆر لە فیئەی 25 و 50,000 و 25 فەرقێکی زۆر دروست بوو هەرچەندە سا خۆشبەختانە ئەو فەرقاکەم بۆتەوە تەمان ئەمە ئەتوانین بڵین بەشێکە لە جۆرێک لە بزنس کە لە بانقەکانە ئەیکەن باشە بۆی کە فەرقێک دروست بکەن بۆ نمونە بۆ هەر 100 دلارێک نزیکەی 150 نار تا 200 ناری فەرق بێت ئەگەر بۆ 10,000 دلار حسابی بکە نزیکەی 20,000 دینارەکە ئەگەر تۆ میلیۆنە دلار حسابکە فەرقەکەی چەند ئەمە ئەتوانم بڵم بە جۆرێک لە جۆرەکەم وەکو بزنسێک ینی ئیشی لەسەرەکەن کە بەداخۆمەتوانم بڵم جۆرەکە لە گەندەڵیاژنا بازارەکانی هەرێمی کوردستان بەگشتی چونکە ئێستا بەشێک لە ینی لە تورکیا ژوەر ناگیرێ لە ئێرانی ژوەر ناگیرێ ئەی ئەوان چی هەمان بزنسەکەن بانقەکان لە ئیماراتی عەرەبی وەرەگیرێ بەڵێ لە ئیماراتی عەرەبی وەرەگیرێ بە هیچ فەرقێک وەرەگیرێ بەڵام بە حکمی ئێستا وڵاتی وەکو ئێران کە ئەبلۆقی ئابووری لەسەرە دیارە دۆلارێکی زۆری لەم دۆلارە سپیە مابوو کە کاتێک بڵێن هەناردەی دەرەوەیە کردو بۆ ترانزاکشن و مامەڵەکانی خۆیان ئیترەوەندە زۆر بوو لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین بە پلەکەم ئەمەش تەسیراتێکی دروست کرد کە فەرقێک لەم هینە هەبێ لەم دۆلاری سپی دۆلاری شینە هەبێ دیترەوە بوو لە ڕابردوودا بە تایبەت بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی سلێمانی هیچ فەرقێک لە نێوان دۆلاری سپی و شینە نەبوو بەڵام لە وەسەط و جنوبی عێراقی لەلایەن کۆمپانیا سەرەفەکان و بانقەکان و ئەم هەلایان قۆستەوە ئاهاتن لە وەسەط و جنوبی عێراق و دۆلاری تەنها سپیانە هێنا باش ئەمە ژوای کرد کە دۆلارێکی سپی زۆر لە بانقەکە لە بازارەکانی ئاڵوگۆڕی دراوە پانگ بخواتەوە بۆ ئێمە هەستین کە بۆ ئەوەی سەرمایەی پاشەکەوتیان بڵین سەرمایی مامەڵەکاران هەر هەمووی نەبێ بە دۆلاری سپی بۆیە حەلێکی وەسەطماندانا بۆی کە هەم هاوڵاتیان و هەم بازرگانەکان بە دوور بگرین لەم فەرقا و هەر هەمووی نەبێتە دۆلاری سپی بۆی ئێمە سەرەتا لە 50 مادانا بۆ 50 وەرەقەی شین باشە بڵین مۆدل تازەگە و 50 وەرەقەی سپی بەڵام دوای ستێ بای ستێپ هەنگاو بە هەنگاو کەممان کردەوە ئێستا
$10,000 ئاسایی ئەگەر دوو وەرەقەی یان $200 پەنجایی تیابیان وردەی تیابێ و $3,000 سپیشی تیابێ ئاسایی ئەمە وەکو حەلێکی وەسەط دامەناو دەکە پێ ئێستا بڵێ ئەگەر بەڵە دۆلار ئەخناڵم لە ڕابردووە بڵێ ئەم هەلا قۆزرایەوە دۆلارێکی زۆر لە وەسەط و جنوبی عێراق و تەنانە لە ئێران و هەندێک دەنگۆشە بوو کە لە تورکیاشەوەیەت بەڵامی تێمە خێرا ئەفریای ئەمە کەوتین کە بۆی ئەو دۆلاری کە لە دەستی وڵاتیان و بازرگانەکانی هەرمی نەبێ بە دۆلاری مۆدێل کۆن و دڕا و ژاکا و سپی ئەم زۆرشتانە بۆی ئەم هەلەمان دۆزیوە ینی خۆشبەختانە توانین بڵین تا ئاسێکی باشم کێشەمان چارەسەر کرد. باشە دکتۆر جەبار ئێستا هەنێک لە مامەڵەکاران یاخود با بڵین ئەگەر ئێمە دۆلارێکمان پێ بچین مامەڵەیە بکەین یاخود شتێ بکڕین زۆربەی شوقەکان یاخود خەدەماتە یان غیری نووسنگەکانی ئاڵوگۆڕ ئەچی لێ دووەرناگرێ یاخود بە سعرێکی کەمتر لێ دووەرەگرێ جاریوە تەنانەت لە ناو مارکێتەکانە تووشیم حاڵەتە بووین کە ئەم دۆلارە سپیا بین یان بە کەمتر لێم وەرەگرێ یان هەر لێم وەرناگرێ لە ئەمەم ناوێت تەنانەت لە ینی شوێنی نیشتە جێبوونە خەدەماتە پارەی ترە ئەمانە لێ دووەرناگرێ ینی ئەمە چۆن چارەسەرەکرێ ئێوە توان چی بکەن وەکو وتەبێژی ئەو بازاڕن کە لایەنی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە ئەمە چۆن چارەسەرەکرێ؟ بەڵێ ئێمە چەندین جار کۆبوونەوە دانیشتمان لەگەڵ لایەنی پەیوەندیدار و ئەوەیە کردووە کە بەڕاست سەبارەت بەم کێشەیە هەموو شوێنێکی شاروانیە ڕەنگە هەندێک لە پێشنگاکانی ئۆتۆمبیل ڕاستە ئەمە هەبوو هەندێک لە مارکێتەکان ئەمانە هەبوو بەڵام وەکو عەرزم کردی ئێمە بە حوکمی ئەم چارەسەرەمان دۆزیوەتە ئێستا ئەمە وەکو بڵێ شایع بووە لە ناو کۆی هەموو ئەو مؤسسانەی کە بڵێن ترانزاکشن و مامەڵە ئەکەنیتە هەر لە مارکێتێکۆ بیگرێتە ئاگاتە پێشنگاکانی ئۆتۆمبیل و خان و بەرە و بڵین سێکتەری نیشتە جێبوونەوە ئەم جۆرەشتانە ئەمە تا حەدێک لە سلێمانی چارەسەر بۆ بەڵام ئەگەرمانی ئەم کێشە چارەسەرکەین پێویستە لایەنی پەیوەندیدار بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان زائیدەن حکوومەتی ناوەندی عێراقی فەرزی کا لەسەر بانکەکان چونکە بەڕاستی دوجار ئەم دۆلارە هەمیشە بانکەکان پێویستە فەرزی کا لەسەر بانکەکان تەنانە مۆدیل دۆلاری زۆر لە مۆدیل کۆنیش مەفروزە لە هاوڵاتیان وەربگیرێت وەکو سەرەتا عەرزم کردی ئەم وەرەقەیە ئەگەر بێت و تۆ سەپۆرتی بانقی فیدراڵی لێ دەرکەی وەرەقەیەکی ئاسایی و هیچ بەهایەکی نییە کەواتە گرنگ لە خودی وەرەقەکان نییە گرنگ لە خودی ئەو ڤالیۆیە کە هەیەی ئەو بەهەیە کە هەیەی بەڕاستی ئێستا هەر بۆ نمونە ئەمریکا هەموو ساڵێک بەپێی ئەو باڵانسی خواست و خستنە ڕووە فیدرال ڕزێرفی ئەمریکا بۆ نمونە ئەگەر $1 ملیار لەسەر ئاسی بازارەداریەکانی جیهان تەلەف بوو بێت $1 ملیار تازە بڵێن چاپەکاتەوە بەڕاستی لەبەر ئەوە بانکەکان هەڵەستن بە وەرگرتنەوەی ئەم دۆلارە تەلەفانە ئەم مۆدیل کۆنانە یان با بڵێن ئەم دۆلارە سپیانە بەڕاستی بەڵام بەداخەوە بانکانی ئێمە مولزەم نین ینی پێویستە سانسۆرێکی زۆر باشیان لەسەر بێ و پێویستە لایەنی پەیوەندیدار من هەر خۆم باش بە حاڵی خۆمەوەکو هەم ئەنجومەن و هەموو کوتابێژی لەگەڵ برایانی بڵێن ئەنجومەنی بازارەکانی ئاڵوگۆڕی دراوە لەگەڵ لایەنی پەیوەندیدارە دانیشتنەوە پێم ماوتن ئەگەر ئەمە بمانێ بە تەواوەتی بنەبڕیکەن و چارەسەریکەن پێویستە بانکەکان وەری بگرن تەنانە ئەگەر دۆلاری دڕایژ بێ سەر بۆن وڵاتێکی وەکو تورکیا بەڕێز ڕەنگە سەفەری کردووە بە تورکیا من خۆم سەفەرم کردووە ئەین دۆلاری زۆر ژاکاویشم پێ بۆ یاومە بە بانکش و وەریشی گرتووەتەوە باش ئەنجا ئەمە بۆتە بزنسێک بۆن چۆنە ئەم بزنسە چۆنە بۆ نمونە بەڕێزت وەکو مامەڵەکارێکی ئاڵوگۆڕی دراوە ئەم دۆلارە کۆن و ژاکە و مۆدیل کۆنانە وەرگیتەوە بە نرخێکی کەمتر کۆی ئەەکەیتەوە ئەینەریتەوە بۆ تورکیا جیاوازیەکی زۆر کەمی قازانجێکی زۆری کاسپیە یعنی ئەم کاسپی کە ئێستا خەڵکێک ئەم کێشەی دروست کردووە لە ناو خەڵکا و کێشەی بۆ بانک و بۆ خۆی و بۆ هەمووی دروست کردووە ینی کاسپیەکە وەنە قازانجیشی نییە باشە بەدەر لەوە هەر ئەم دۆلارە سپی و شین و با بڵێن سوور و ئەگە پرتەقاڵیش هەبێ نرخەکەی گاتە چەند چونکە لە هەموو دنیا هەر یەک بەهای هەیە پێ دوایە بە ئاخیر پرسیارمەوە بێ کە بەهاکە یەگاتە چەند بەرامبەر بە دینار هەبێت فەرقەکەی زۆر کەمە لە $100 ئێستا لە ئێستادا تقریبا لە $150 فەرقە یعنی لە $10,000 $15,000 فەرقە نیسبەتەکەی زۆر کەم ئێمە وەکو سەرەتا عەرزم کردی حەلێکی وەسەطمان دۆزیەوە ئێستا ئەم فەرقانەکەم بۆ تۆ ئێمە لە داهاتووە من بەڕاستیەکێک لە پێشنیارەکانمەوە بوو بەلایانی پەیوەندیدار ئێمە هێواش هەوڵ بین ئەم سپێشکەم بکەینەوە تا کۆی هەر هەموو بازاڕەکان لەسەر بەهای دۆلار ئەبێتە 142 143 تا چەنە ڕوە بەڵێ
وڵی ئەمڕۆ تقریبان تا 142 350 تۆمارکە من پێشبینی زیاتری بەرزبوونەوە ژەکەم چونکە بەڕاستی هەر بەپێی لێدوانەکانی سەرۆکی ئیسرائیل و تەسدیری هەرێمی کوردستان کە ئاڵێن نزیکەی 2 هەفتەیە هیچ حواڵێک لە نێوان حکوومەتی ناوەندی عێراقیەوە بۆ هەرێمی کوردستان ڕەوانە نەکرەوە کە ئەمەش خواستێکی زۆر لەسەر بازاڕەکان زیاد دەکات ناچار بازرگانە بێ بە نیسبەی لە 100 زیاتر دۆلار بکرێت و لێشەوە تەحویلکە بۆیە من ئەنی کە بەداخەوە ئەمە قسەکەم چونکە تۆ بێ واقعەکان بخەیت ڕوو بەڕاستی بۆیە من پێشبینیەوەکەم دۆلار زیاتریش بەرز بێتەوە ئەگەر بێت و ئیجراتەکانی بانکی مرکزی بۆ تەمیلکردنی تەواوی بانکانی هەرێمی کوردستانیش بەڕاستی نەگرێتە بەر ڕەنگە لە داهاتوە دۆلار زیاتریش بەرز بێتەوە. باشە. دکتۆر جەبار گۆران پسپۆڕی دارایی و وتەبێژی بازاڕی دراوی سلێمانی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە.